حەڤدەیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەدرخان لە شاری کەتانزارۆ لە وڵاتی ئیتالیا بەڕێوەچوو کە بە تایبەتی تەرخان کرابوو بۆ یادکردنەوەی ژەنەڕال شەریف پاشای خەندان وەک پێشەنگێکی دیپلۆماسی کورد. باش بۆ قسەکردن لەسەر فێستیڤالەکە و کار و چالاکیەکان کە وەک ئاماژەم پێدام ساڵ لە ئیتالیا بەڕێوەچێت بە سوپاسەوە لە ئەڵمانیا بەڕێز حەمید بەدرخان سەرۆکی ئەکادیمیای بەدرخان بۆ توێژینەوەی ڕۆژنامەوانی و کەلتورمان لەگەڵدایە. کاک حەمید سڵاوی لێ بە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا پرسم بۆ حەڤدەیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەدرخان ئەمجارە لە ئیتالیا و شاری کەتانزارۆیە بە دیاریکراوی بیرۆکەی یادەکە چۆن بوو؟ سلااوڕێز کاگاکان سلااوڕێز بۆ بینەرانی کەناڵی کورسات. بەڕاستی ئەمە حەڤدەمین فێستیڤاڵی بەدرخان بوو لە وڵاتی ئیتالیا لە شاری کەتانزارۆ. باشە بە هاوکاری برای بەڕێزمان دکتۆر جاسم خۆشناو و ڕێکخراوی دیاکۆ لە ئیتالیا. بۆیە بەڕاستی بە پێویستمان زانی کە یادی کەسایەتێکی دیپلۆماتکار جەنەڕاڵێکی عەسکەری و کەسایەتێکی دیار لە بەرامبەرەوەی کە ئێمە وەکو وەفایەک پاداشتی ئەو کەسایەتیە بدەینەوە. بۆیە کارکردن پاش ساڵێک لە توێژینەوە لە ئەو بەرنامە هونەریانەی ئامادەمان کردبوو بتوانین لە کەتانزارۆ باوکاری ڕۆژنامەنووسان و ئەکادیمیستانی کورد ئیتالیەکان ئەو ئیڤێنتە پێشکەش بکەین. بەڵێ باشە کاک حەمید، من پرسیارێکی کەم لا دروست بوو. پەرۆشی و دڵسۆزی فەخامەتی سەرۆکۆماری عێراق لە پشتگیریکردنی کلتور و هونەری کوردی لەسەر ئاستی ناوخۆی هەرێم و عێراق و بەڕێوەچوونی ئەم بۆنانەش لە دەرەوەی هەرێم چۆن هەڵەسەنجێنیت؟ بەڕاستی ئێمە لێرەدا دەمەوێت سوپاسی سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بکەین کە فەخامەتیان لە ڕێگای برای بەڕێزمان هاوڕێ تۆفیقەوە تواندرا باربوو هاوکاری فێستیڤاڵەکە بکرێ و بەڕاستی ئەمە جێگای شانازیەکە سەرۆک کۆمار لە خەمی ئەوەدایەکە باربووی نووسەران هونەرمەندان ئەکادیمیستان هەموو ئەو کەسانەی دەخوازن خزمەت بە کەلتور و لۆبی کەلتوری و خزمەت بە کارە کەلتوری هونەریەکان دەکەن. بەڵێ باشە کاک حەمید، کەسایەتی ئەکادیمی و نووسەران لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بانکێشتی فێستیڤاڵەکە کرابوون؟ بەڵێ ئێمە هەرزوو کۆمەڵێک لە میوانانمان ئاگادار کردەوە کە ئەوانە میوانی حەڤدەمین فێستیڤاڵی بەدرخانن لە ئیتالیا. بەداخەوە لەگەڵ ڕۆژی بڵێن دیداریان بۆ وەرگرتنی ڤیزە لە قونسوڵخانەی هەولێر، قونسوڵخانەی ئیتالیا لە هەولێر، ئەوە بوو شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران دەستی پێکرد و ئەو کات فڕۆکەخانەکان لە کوردستان بەڕاستی داخران. بۆیە پاش وەرگرتنی ڤیزە میوانەکان هەمیان لە ڕێگای هەولێرەوە بۆ ئامەد، لە ئامەدەوە بە فڕۆکە بۆ ئەستەمبۆل، لەوێەوە بۆ ڕۆما وە گەڕانەوەی ئەرەوە و هەروە لە ڕۆماش لە ڕێگای شەمەندەفەر یا ڕێگای فڕۆکە گەیشتە شوێنی دیاری کرا و 6-7 سەعاتی پێچوو. ئەگەر قوربانی میوانان و ئەکادیمیستان و هەموو میوانەی دیکە لە نەمسا، سویسرا، ئەڵمانیا، لە لەندەن، لە زۆربەی وڵاتانی دیکە هاتبوون، قەت نەمان دەتوانی
ئەو فیستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ پێشکەش بکەین. بەڵێ باشە کاک حەمید میدیەکانی ئیتالیا تا چەند بایەخیان بەم بۆنە کولتوری و ئەدەبیە داوە دەنگدانەوەی چۆن بوو بە شێوەیەکی گشتی لە ئیتالیا؟ بەڕاستی جگە لە دکتۆر ناندۆ کەستانیە کە مامۆستای مێژووە لە زانکۆی کەتەنزارۆ بەڵێ وەجگە لە پارێزگاری کەتەنزارۆ و جگە لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگار سەرۆکی دیوان هەموو ئەوانی دیکە هاوکارمان من پشتپەنامان بوون بۆیە بەڕاستی ئێمە پێشی بگەین بەوێ لە ڕۆژنامەکانی ئیتالیا بە تایبەتی ڕۆژنامەی ئیتالیانۆ وازۆ بە دوور و درێژی لە چەند لاپەڕەیەکدا چالاچەکان نمایش کردبوو بڵاویان کردبەوە لە کاتی پێشکەشکردنی بابەتەکانیش کەناڵەکان ڕاستەوخۆ بەشدار بوون دیارە لەو کارە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فاتیکان و ئیتالیا بەڕێز خاتوو ڕێزان حەمەد ساڵح ئاغا بەشدار بوو و هەروەها چەندین کەسایەتی دیکە لە زۆر شوێنی دیکات بوون بەشدار بوون لەوەی بێنتە ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی بەڕاستی ئێمە دەیان و سەدان کەسایەتیمان هەیە گۆڕغەریبن دیارە جەنەڕال شەریف پاشا لە ساڵی 1965 لەدایک بووە لە ساڵی 1950 لە ئیتالیا کۆچی کردووە ئەو لە ساڵی 50ەوە گۆڕغەریب بووە نەتواندراوە گۆڕەکەی بدۆزرێتەوە لە 2024 برای بەڕێزمان ئەکادیمیست و بەتوانە دکتۆر داسم تۆفیق خۆشناو بەڕاستی زۆر بەوردی گەڕاوە لە گۆڕستانەکە تا گۆڕەکەی دۆزیوەتەوە لە سەری نووسیوە کردی بە پرۆژەیەک نردی بۆ پارێزگاری سلێمانی ئەوانی تۆڵە چەند بەناوی شەریف پاشای خەندان کرد و ئەمە جێگای شانازی بوو کە دەپاشان بەمنی گوت منیش بەنامەیەکم بۆ ئامادە کرد لەگەر ڕێکخراوی دیاکۆ توانیمان کارێک بکەین کە بەڕاستی زۆر ئەستەم بوو بەڵام لە ڕێگای هونەرمەندی پەیکەس تاشی گەورەی گەلی کورد لای سدیقەوە پەیکەرێک بۆ جەنەڕال شەریف پاشا کرا و بە پۆست گەێنراوە ئەڵمانیا کا بە سپۆنسەری دکتۆر تاها ڕەسوول بوو لە ئەڵمانیاوە من لە ڕێگای شەمەندەفەرەوە پاسی و 7 سەعات گیانمە کەتەنزارۆ ئەوەی دڵخۆش کەریش بوو کاتێ پەیکەرەکان بینی هەر هەمووی تاڵیەکان سەرسان بوون بۆیە لە نێو مۆزەخانەی نیشتیمانی لە قەڵای کەتەنزارۆ لە نێو شوشە دانرا بۆ ماوەی 200 ساڵ ئەو پەیکەرە دەمێنێ و وەجانی پاچی جەنەڕال شەریف پاشاش ئاسوودە دەبێ لەگەلەوە ئێمە بۆ ئەو کارە 15 کتێبمان چاپ کرد 6یان تایبەت بوو بە شەریف پاشای خەندان ئەوانی دیکەش کتابی دیکە بوو هەروەها پێشانگای شێوەکاری پێشانگای کاری کاتێر کۆمەڵێک کشتی دیکەش پێشکەش کرا لەوانە دوو پانێڵ بوو کەشان بە ناوی کورد و دیبلۆماسیەوی دیکە پردی ڕووناکبیری و لۆبی کەلتوری لە نێوانی گەرانی دیکە ئەوەی کە زۆر زۆر بێگای دڵخۆشی بوو لەو فیستیڤاڵە هەر 55 ژمارەی ڕۆژنامەی مەشروتیەت دۆزرایەوە لە ڕێگای جوامێر بەختیار مستەفا لە سویسرا کە ئەو 55 ژمارەیە ناوی مەشروتیەتە ڕۆژنامەیەکە بە زمانی تورکی عوسمانی نووسراوە لەگەڵ زمانی فەڕەنسی 55 ژمارە چاپ کراوە لە ساڵی 1909 بۆ 1914 ئەگەر کات بوارمان بدا ئێمە لە خلال ساڵێک ئەو 55 ژمارەیە دێکەنە ڕێنووسی کوردی و ئۆرژیناڵەکەی بە شێوەیەکی کۆپی لە فیستیڤاڵی ئاینەکە بڕیارە لە نەمسا ئەنجام بدرێ ئامادەی دەکەین و بڵاوی دەکەینەوە بۆیە لە کۆنفرانسەکە 22/12 دەرنیشان کراکە ببێ بە ڕۆژی دیبلۆماسی کوردی چونکە شەریف پاشای خەندان لە 22/12/1950
کۆچی دوایی کردووە. بەڵێ بەدەر کاک لەم حەمید شتانە بەڵێ دوو کۆرسی خوێندن لە زانکۆکانی ئیتالیا تەرخان کرا بۆ ئەوانەی دەخوازن بەڵێ لەسەر ملی کورد بنووسن. بەڵێ بەڵێ باشە کاک حەمید من دوا پرسیارت لێکەم ببوورە لە بەرەوەی کاتم نەماوەگەر بە کورتیۆڵام بیتەوە ئەپرسم تا چەند گرنگە ئەم جۆرە فێستیڤاڵ و بۆنە هونەریانە بەردەوام بن بۆ ناساندنی شوناس و کللتوری کورد بە شێوەیەکی گشتی کاگاکام ئەمە ئەوە یەکەم فیستیڤاڵ نییە ئێمە دەیکەین شازدەی دیکەمان لە ساڵ دە وڵاتی جیاواز کردووە ئاگادارین سەرکەوتوو بن لە هەر وڵاتێک پامێکمانە بووە بەڵێ لە هەر وڵاتێک پەیوەندیمان هەبووە بە کەلتوری ئەو وڵاتەی کە دەچین هەندێک پانێر لە وڵاتان باسی خواردنی کوردەواریمان کردووە باسی جنوبەرگی کوردەواریمان کردووە باسی کەلتورمان کردووە باسی ئەو کەسانەمان کردووە کە کورد نین خزمەتی کورد و کەلتوری کوردیان کردووە بۆیە فێستیڤاڵەکان یەکجێترین بەرهەموو کارەکانی جیاوازن لەگەڵەوانی دیکە لە ئایندە لە سەردەمی زیرەکی دەست کرد و لەسەر ئایتی بتوانین کۆمەڵە کاری نوێ بکەین ئەویش کە داهێنانە بێ لە بەرامبەر ئەو سیاسەمەدارە کوردانەی کە هاوسەرەکانیان بیانین ئەوانش خزمەتی کوردیان کردووە بەنیازین لە نەمسا کارێکی زۆر جیاوازە کارەکانی دیکە بکەین ئەویش تەنیا بۆ خزمەتکردنی کورد و کەلتوری کوردی و پردی ڕووناکبینی نێوانگەلی کورد و گەلانی دیکە بەڵێ جا ئێمەش کاک حەمید بە هیواین ئەم فێستیڤاڵی ئێوە ساڵانی داهاتووش بەردەوام بێت بەڕێز حەمید بەدرخان سەرۆکی ئەکادیمیای بەدرخان بۆ توێژینەوەی ڕۆژنامەوانی و کللتور سوپاس لە ئەڵمانیا و ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە